چوومە لای فاسیمان کردمشانە لە ماڵی هاوڵاتیەکی دانیشتووی چەمسەماڵم خەلیل خێزاندارە تووشی نەخۆشی ڤایرۆسی جگەر بووە چۆنێتی و هۆکاری توشبوونی بە نەخۆشیەکەت دەگەڕێتەوە تۆ لە چیوە دەوت وەڵام لە سەمشەماڵ هۆکارەکەی بۆ سپیکردنەوە و پاکردنەوەی ددانێکی دەگەڕێنێتەوە کاتێک ڕوو لە سەنتەرێکی ددان کردووە پاش ماوەیەک دەرکەوتووە سەدان ڤایرۆس گواسراونەتەوە بۆ جگەری و بۆ هۆیەوە تووشی نەخۆشی ڤایرۆسی جگەر بووە لە جۆری سی 2,210,000 خەلیل لە ڕێگەی 28 دەرزی تایبەت کار دانەیەکان نرخی 700 دلار و بۆ هەر پارچە حەپێکە نرخەکەی 200,000 دینار بووە توانیوێتی چالاکی ڤایرۆسەکانی جگەری ڕابکرێت بەڵام تا ئێستا لە لەشیدا ماون 20,000 تقریبا بەشی دە ڕۆژمێ کرد بەڕاستی هیچ ڕێنمایە نییە لە لای دکتۆری دانەکان هەر کاچی دەژورە یەکسەر لێ ڕاکشێ و هەر عینەن بەو کەرەسەی کەوا لە بەردە بەو چەقۆ و دەڕنەفیزەی کە لە بەردەسیاتی یەکسەر دەمودانت پاکە کاتەوە و ئەینەن ئیش بۆ نەفرێکی ترەکات و قوڕەکە بەسەری 100 نەفەری ترە ئەم پزیشکە ئاماژە بە مەترسیەکی گەورە دەکات لە بەشێک لە سەنتەرەکانی دداندا کە ئامێر و کەرەسە پزیشکەکان پاش بەکارهێنانن خاوێن ناکرێنەوە و دووبارە بەکاردەهێنرێنەوە ئەوەش بە هۆکارێکی دیار و ڕاستە و خۆی گواستنەوەی ڤایرۆسەکە ناو دەبات بەرپرسی یەکەم لەم قەزەیە وەزیری تەندروستی خۆیەتی بەڕاستی ئەبوایە بە ئەمرێکی ئیداری ئەمرێکی ئیداری دەرکردایە بیوتایە هەرچی پزیشکانی دان لە بەشە عیادە کلینیکە تایبەتەکانی خۆیان سنتەرە تایبەتەکانی خۆیان بە ئەمرێک ئەبێ هەر نەخۆشێک چارەسەری دانی بۆ وەرەگیرێت پێش ئەوە لە مختبەرێکی تایبەتی فەحسی ڤایرۆسی بۆ بکرێت ئێستا من وەکو شەخسی خۆم لە سنتەرێکی خۆم کاتێک جێبەجێ ئەم قانونە ئەکەم هاوڵاتێکی تر جێبەجێ ناکە ئەما بێتە هۆی تەناقزێکی ئیداری لیک خوێن سێکس کەرەسەکانی سەرتاشین ئامێر و کەرەسە پزیشکەکان ئەگەر پاک نەکرێنەوە بە هۆکارە دیارەکانی گواستنەوەی ڤایرۆسەکان دادەنێت لە کەسێکەوە بۆیەکیشی تر ماوەی ڕابردوودا ڕێژێکی زۆر حەلاق و ئارایشگاکان ئیجراعاتی پێویستیان لەگەڵا کراوە تومانە خاولی دیسپۆزە بڵێ بەکاری بێنن ئەو خاولیانە خاولی سەفەری و هەروەها گوێزانی سەفەریشمانێوانە بەکاربێن و کوحولیش بەکاربێن بۆ تاقیمکردنی کەرەستەکانیان دیارە ئەمانە ڕۆژانە لیژنەمانێ بۆ پشکنینیان چاودێریی زۆر ورد ئەکرێن هاوکردنی جگەر نەخۆشیێکی ڤایرۆسی باوە لە جیهاندا و چەندین جۆری هەیە مەترسیدارترینیان جۆرەکانی بی و سین بەپێی داتاکان لە هەرێمی کوردستان بەتەنیا لە ساڵی ڕابردوودا 597 توش بوو بە جۆری بی تۆمارکراون ڕزگار جەبارێن ئارتی چەمسەماڵ